شتەی ئەرکەکانمان جیاوازی هەیە لەگە ڕۆژەکان تر تۆزێک مادیبوونی زیاتری لەسرە ئەویش بە هیوایەوەی کەەوە حاوادیسکەم دربیتن ڕوودا و کەم تربیتن و جانی هاوڵاتیان لە مەترسیدا نەبیتن ئەمە داواکانی ینی زیاتر ڕوومان لە شۆفێرە چکە ئێمە کارمان لەگەڵ شۆفێرانە و کارمان لەگەڵ ئەو پیادە ڕۆیانەشن کەوا لە شەقامەکاندا دەپەڕنەوە لە شوێنی دیکە هیوا دەخوازین هاوکاری یەکتری بن بۆ ئەوەی جانیان سەلامەت بیتن لە هەموو ڕووداوەکی هاتوستۆدا. هیوادارم شوفێرەکانمان پابەندی ڕێنماییەکانیان چۆ بن بەتایبەت لە ڕۆژی جەژن و خۆشیەکانیان لێ تێک نەچی و ینی ئەوە نییە جەژن سەرپێچی و بکە دڵت خۆشە سەرپێچی هاتچۆ بکەی هیوادارم لەو ڕۆژەدا زیاتر پابەندی ڕێنماییەکانی هاتچۆ بن چونکە لەوانەیە شوفێری بێمۆڵەت هەبی لەو ڕۆژەدا سەن ئۆتۆمبیلی لە مارێ دێنە دەرەوە و تووشی ڕووداوی هاتچۆ نەبن ئەوە لای ما جەژنە. ئێمە خۆمان پێمان خۆشە لە وڵاتەکەی خۆمان شتێکی ئاوا دروستکەین شتێکی نمونە دروستکەین بەڵام ڕێگا نادەن ئێستا ئێمە فەرموو بەتەمام لە شوێنێتر فەرعێتر بکەینەوە یان شتێکی گەورەتر بکەین ڕێگا نادا. ئێمە کە لە ئێرانی هێنین گومرکمان لێکەن لێمان ئەشکێنن ئەزیەتمانە دەن هەتای دێنن ڕاستی بە پاری خۆمانێ کڕین بەڵام ئەزیەتی زۆرە ئێمە سندانە گەێنین هەر سندانەی 2000 خێری تیا بێ خوانەی بڕێ شکۆنی بەڵام کە دێتە ئیرانە تاگاتە ئیرە زۆری لێشکێت. بە سندانەمان لەلا نییە کوپەمان لەلایە شەربەمان لەلایە بۆ ئاو هەروە بێتەوە گوڵدانی ناوماڵ گوڵدانی دەرەوەمان هەیە گوڵدانی ژوورەوەمان هەیە نافورەمان لەلایە شتی مناڵیشمان لەلایە عین بە قوڕ دروست کراوە. امروز روز عید فطره و همه ما اینجا حضور پیدا کردیم برای اینکه عهد و پیمانی ببندیم با خدای خودمون برای اینکه بتونیم بهتر اون احساس خوبی که در ماه رمضان بهمون دست داده رو حفظ بکنیم. منو برید وارد حرم پیغمبر کردم منظور چندی من کل سو ارجع لحق